ئەرێ کاکە چی زێڕە تاکەردن هەریۆ تا لێ وەرە بەرمشوو بە شەرەفم سەرما خوردەگی فرەکوشەندن تاکرۆنا کابرایانە نەگەڵ ویژێشێ لوا دوکتر ماچۆ کرۆنامە خۆیانە هەرگڵ ویژێشی ویش بە قولێ وێژ لوا پێدلینەوە شینەکە چاکرۆنا کێش گرتە قولێش پڕچیە وات شاسیر ئالاکی لوێش قو دافشاری کوشت زاوڵە تا دیەن هانیش مڵێ دێگنۆ شەخشانای کارێ تاکەران کرۆنا وەڵی نەسەڵانە یەری کوشی سە یەری نەسەڵە کوشو ماسکە دەبەستێنە کەچی گونی کەرە سەرە گونی قرار بەگرتەی بۆ وڵێ تەرە لە ملۆپۆ دیمرە دەوڵێ پەونێ وە شاگرتێنە دڵەوەش هامەسەلەن وەرگیری کەری ئیسە تەنیا چێ وێجە کرۆنای خراپتەرە ئانەن وەختێنەوەش گنیواچی وەی مەشی و کرۆنام گرتە بوو یا نامە وەرگیری ئامان سەر و زەمینی و مۆزدەی خەتەر ناکە ئێخوا ئاسمان و مۆس و خەرە چۆڵە بڕیە ئاخە ماچۆ چەنینەوەشی نامی ترێ فاسەڵە گێر کابرا زێڕەش کەرە دەبێ حەڵمی ترێ خزاوە دما سەرۆت من هۆڵەکیش هات جێبێ کۆت فازڵاوەکەرێ وڵەکی ئاوێ بەر دەربەنی